خۆشەویستانم ئەو کاتتان شاد خۆشاتنەوە بۆ دیمانەیەکی تایبەت لە ئەستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکاوە. دیمانەی ئەم جارەمان تایبەت دەبێ بە هونەری شێوەکاری لە نێو فەرهەنگی کوردیدا. هونەری شێوەکاری ئەو یاریە جوانەی فڵچەیە کە لەگەڵ ڕەنگەکانە دەیکا. دەستڕەنجینی هونەرمەند لێرەدا ڕۆڵی خۆی دەبینێ چۆن ئەو ڕەنگانە بێنێتە دەنگ. میوانداری هونەرمەند کەمال عەبدوڵڵا دەکەین. کاک کەمال زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم. مەمنونم، زۆر سپاس بۆم دەرفەدە. کاک کەمال بە پرسیاری یەکەم لەوێ دەست پێ بکەین. مێژووی هونەری شێوەکاری لە ناو کووردا دەگەڕێتەوە بۆکەی. هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن دەڵێن ئەو وێنانەی کە لە قۆناغەکانی بەرایی ژیاندا لە ئەشکەوتەکانە هەڵکەنراون ئەوەش دەبێتە بەشێک لە مێژووی هونەری شێوەکاری. جەنابە هاوڕای لە ڕاستیە ئەتوانین بڵین بەڵێ بەشێکە لە هونەری شێوەکاری، بەڵام بە جۆرە جۆرەکان هونەرێکی زۆر سەرەتاییە. ئەشت نایی بنێن شێوەکاری، ئەشت نایشی نەنێت شێوەکاری، بەڵام وەکو هونەری شێوەکاری کوردیە خۆت مێژووی هونەری شێوەکاری کوردی لە ڕاستە مێژوەکەی کەم تا زۆر مێژوویکی دوور و درێژ نییە و سەرەتای دەرکەوتەکانی گەڕێتەوە بۆ ساڵی 1920 ئەویش دەستپێکی ئەو سەرەتایە لەلایەن کۆمەڵی هونەرمەندی خۆبەخش و هاویەوە بووە. بۆیە مێژووی هونەری شێوەکاری کوردی لە ڕاستیە مێژووکی دوور و درێژی نییە. ئەتوانین بڵێن لە پێشترا پێش ساڵی 1920ەکان هونەرمەندانێکی کورد هەبوون ئیشیان کردو. بەڕاستی ئەو مێژووە لێڵە ئەو مێژووە ڕوون نییە لەبەر ئەو هۆکارە سیاسەنەی وەکو جەنابەت ئەزانیت بەسەر کورد هاتووە و قەزی کوردی و کورد خاوەنی دەوڵەت و کیانێکی سیاسی نەبووە، بۆیە نەتوانراوە بە ئەرشیڤکردنی و ئیشانە ئەرشیڤ کرێت و بزانێت چی هونەرمەندی ئیشی کردووە. بۆیە سەرەتاکانی دەرکەوتنی هونەری شێوەکاری بە هەموو بەشەکانی و ئەڵوەت هونەری شێوەکاری هەم لە پەیکەرسازی هەم لە وێنە کێشان هەم لە هەموو سیستەمی بڵێ بە هەموو ئەشێت بڵێن ئەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی ساڵی 1920ەکان ئەو کاتانە. نەتوانراوە ئەو هونەرە بنووسرێتەوە وەکو مێژوو. ئایا ئەمە بەشێکە لە کەمتەرخەمی یاخو بەشێکە لەوەی کە ناتوانرێت کۆ بکرێتەوە و بتانی لێکۆڵینەوەیکی بابەتیانەی لەسەر بکەیت؟ پێش ئەو بەروارە نازانرێت ئەسڵان ئەو ئیشانە لەکوێ پارێزراون یاخۆ چیان چی لێکراوە. بۆیە تاوانی ئەوینە ئەم بە ئەرشیڤ نەکردنە لە ئەستۆی لایەنێکیان شەخصێک یا هونەرمەند خۆیانە بووە لەبەرەوەی وەکو ئاگاداری کیانی سیاسی و بارودۆخی سیاسی لەو سەردەمە پێش ئەو سەردەمە بارودۆخی تایبەت بووە. کورد هیچ حزوری نەبووە لە وەکو کورد وەکو کیان وەکو میلەت، بۆیە کەم تا زۆر نەیتوانیوە هیچ شتێک ئەرشیڤکە. لە دوای 1920ەکانەوە تقریبان شتێک دروست بووە لە هونەرمەندانەوە، ئەویش لە ڕاستیدا لەو بەروارە تا 1960ەکان تا 1950ەکان بە ئەرشیڤ نەکراوە. دواتر لەلایەن کۆمەڵێک گەنج و هونەرمەندی خۆبەخشەوە دیسانەوە جۆرە لە جۆرەکان گەڕاونەتەوە بۆ مێژوو جۆرە لە جۆرەکان ئەرشیڤ کراوە کە ئەوش ڕاستیە وەکو پێویست نییە. بۆیە ڕاستیدا هونەری مێژووی شێوەکاری کوردی زۆر ڕوون نییە لەبەرەوەی ئێمە کێشەی ئەرشیڤمانکردنمان هەبووە. باشە کە مێژووەکە بەو شێوەیە ڕوون نەبێ. کاک کەمال چۆن دەتوانرێت قۆناغەکانی هونەری شێوەکاری کوردی لێک جیا بکرێنەوە؟ دیسانەوە چۆن مێژووەکە ڕوون نییە، قۆناغەکانی ڕوون نییە، بەڵام کەم تا زۆر و قۆناغەکانی کە لە سەرەتاوە دەرکەوتون قۆناغێکی ڕیاڵی بوون و هونەرمەندەکانیش شێوەکارەکانیش لەو سەردەمەدا شێوەکارەکان هاوی بوون، خۆبەخش بوون، بۆیە زۆر ئەکادمی نەبوون و نەیان خوێندووە، بۆیە ڕوونە ئەو سەرەتاکانی کە چۆن دەرکەوتووە. بەڵام دواتر کە لە دوای 1950ەکان کۆمەڵێ هونەرمەندوانە چێتە دەرەوەی وڵات لە دەروی کوردستان ئەخوێنێتەوە گەڕێتەوە و ئەو کاریگەرە بێ بە هونەری ئەوروپی و شتانە، بۆیە دوا بەدوای ئەو بەروارە ڕوون ئەبێتەوە تقریبان کە چۆن ئیش کراوە. بۆیە ئەشێت پلەبەندی بکرێت، بەڵام لە ڕاستیدا دیسانەوە ئاڵۆزێکی تایە لەبەر ئەوەی کاریگەریەکان هەمە جۆرن، کاریگەریەکان لەسەر هونەرمەندەکان و هونەرمەندەکانت بەڕاستی جۆرە جۆرەکان هەڵگری کۆمەڵێ ناسنامە و شتینەتەوەکانی تن دیسان کە هاتوونەتەوە. بۆیە پلەبەندیەکەی ڕاست ئەکرێتە شێت دوای 1950ەکانەوە. ینی توانراوە ئەو بارە بێتە ئاراوە کە بڵین
هونەرمەندانی پێش ئیسماعیل خەیات دوای ئیسماعیل خەیات هونەرمەندانی سەروەختی عەلی جۆڵا هونەرمەندانی سەروەختی دارا حەمەسایی یاخو هەر هونەرمەندێکی تر کە جێدەستی دیار بێ لە هونەری شێوەکاری لە ڕاستیدا ئەشێ دوا بڵێن بەڵام هونەر ئەوەندەی پلەبەندی ئەکرێ بە جۆر و بە ستایل بە بیرۆکە ئەوەندە پلەبەند ناکرێ بۆ نمونە بە نەوەیەکەوە یان بە جۆرێ لە بە تەمەنێکی دیاری کراوە چونکە ئێستر گەنجمان هەیە بە هەمان ئۆستایڵەیە بۆ نمونە لە ساڵی 1950کانە کارکراوە یان بە هەمان ئۆستایڵەی کە بۆ نمونە لە کۆنترا لە سەردەمی ڕێنسانسا لە ئەوروپا کراوە لەوێ نەکراوە بۆیە پلێبندکردن لە ڕووی تەمەنەوە بەڕاستی ناتوانین بەڵام ئەشێت لە ڕووی ستایل و بیرۆکەوە بڵێ ئەشێت کۆمەڵەسە گەنجانێک دروست بوون یان کۆمەڵی گەنج کارەکەن کە زۆر جیاوازتر مامەڵە ئەکەن ئیشکارەکەن لە کارەکانی بۆ نمونە مامۆستا ئیسماعیل خەیات یاخود مامۆستا جەمال بەختیار یا هەر هونەرمەندێک لە پێشترا کە کاری کردووە بۆیە بەڵێ پلەبەندی ئەکرێت لە ڕووی بیرۆکە و لە ڕووی ستایلی کارکردنەوە ئەو پلەبەندیە هونەرمەندانی نەوەی نوێ نەوەی جەناب چەند توانیانە سوودی لێ وەربگرن چەند توانیوانە بۆ نمونە جەنابەت وەکو هونەرمەندێکی شێوەکار چەند توانیوتە با بڵێن وەکو پێشەبڕکێیەک لەگەڵ ئیسماعیل خەیاتدایە لەگەڵ هەر هونەرمەندێکی تری شێوەکاردا جیاوازیەک بێنیتە ئاراوە ڕاستە هونەر جۆرە لە زۆرەکان ئیشکردنە لە بەرامبەرێکی دیدا بەڵام هونەر نمایشکردنی بیرۆکی جیاوازە و نمایشکردنی هونەرمەند بەڕاستی نمایشکردنی ئەو شتانەیەتی یاخود وتنی ئەو شتانەیە کە ڕاستی لە ڕاستیدا هەیەی بۆ وتن هەندێکجار ئێمە هەموو هەندێشتمان هەیە بۆ وتن بەڕاستی ئەبێ هونەر دۆزینەوە بۆ وتن بۆیە جیاوازەکە زۆر هینترە ئێستا بەهۆی کاریگەربوونی ئەو تەکنۆلۆژیا و ئەو بەهۆی کاریگەربوونی ئەو دنیا و هەیمەنی ئەوروپا و بە تایبەتی ئەمریکا بۆیە کەم تا زۆر ئەمونە هونەر تازەکانی ئێوێش کاریگەریان کردە سەر گەنجەکان بۆیە لە ڕوانگە و لە بیرکردنەوە و بەڕاستی تا ئاڕادەی کارکردن و نمایشتنی ئیشەکانیان بۆیە جیاوازە بەڵام هەڵگری شوناسێک و هەڵگری بیرۆکێکی ترە هەر لە ڕوانگەی ئەوەی کە جەنابەت باست کرد کەمال عەبدوڵڵا وەکو هونەرمەندێ چی نمایش دەکات من وەکو شێوەکار کارم کردووە من مەحکوم بووم بەوەی کە هەر یەکێکمان گەنجێکە ئەچێتە ناو پرۆسەی خوێندنەوە و بە پرۆسەی خوێندنی هونەر بە شێوازێکی ئەکادمی تۆ مەحکومی بۆی کۆمەڵێ چۆنڵی وانەتەیە کۆمەڵە شتێک کە تۆ مەحکومی بۆی بیخوێنی بۆیە کەم تا زۆر من تا قۆناغی ئێستاشم لەبەرەوەی من هەر خوێنکارم بەردەوام ئێستاش ئەخوێنم وابەستەم بە کۆمەڵێ وانەی تایبەتەوە کە ئەو وانانە ئیجبار کراون تۆ ئەبێ بیخوێنی بۆیە ئەشێت ئیشەکانی ڕابردووم و تا ئەم کۆت دوایانەش ئیشەکانی من بەشێک بن لەو تەجروبانەی کە پێمان دراوە لەو دراسانی کە لەلایەن مامۆستاکان و لەلایەن ئەم مؤسسانەوە پێمان دراوە کە ئەبێ بخوێنرێت و ئەبێ بکرێت بۆیە دوا بە دوای ئەوانە هەوڵەکان هەوڵی چۆنڵی هۆڵی زاتی خۆت و هەوڵدان بۆ دۆزینەوەی خۆ لە ڕێگەی شێوازێکی تایبەتەوە تقریبان کارم لەسەر کردووە ئیشم بەسەر کردووە بە هیوام توانم کامەڵی کەم و بیگەێنمە مانسڵ چ شتێک زۆر گرنگە بۆی وەکو هونەرمەندێکی شێوەکار خۆت بدۆزیتەوە پرسیارێکی زۆر باشە بەس ئەبێەوە بزانین ئەوەی کە هونەر چییە هونەر دەرکەوتی ڕۆحێکە کە بەڕاستی ئەوەی کە هەیە ئەوەی لە واقع هەیەوەی کە بەری ئەکەوێەوەی کە ڕۆژانە ئەیبینێت تێری ناکات بۆیە هەمیشە لە هەوڵی جوانترکردن یاخود هەمیشە لە هەوڵی دروستکردنی دنیاکی کە بۆ ئەوەی کە جیاواز بێ لەم دنیاە چکە پێی وایە ئەم دنیاە جوان نییە بۆیە بەڕاستی جۆر ڕۆحێتێکی یاخیبوون و هەبوونی شتێک کە هەر بێ بۆ وتن چونکە هەمیشە هونەرمەند ئەبێ شتێکی هەبێت بۆ وتن کە بە قسە نەبێت چونکە جیاوازی من لەگەڵ شاعیرێکە جیاوازی من لەگەڵ نووسەرێکە ئەشێت وشە و ڕنگ بێ ئەشە وشە و هەشتێکی بۆیە جیاوازی بۆ هونەرمەند بەڕێی منیان بۆ ئەوەی کە هینکە بەشێکی ڕۆحێتێکی یاخیبوونە بۆشێکی هەبوونی شتێکە بۆ وتن و ڕازی نەبوونە بۆی کە ئێستا لە واقع هەیە چەند ساڵێ لەمەوبەر وتوێژێکی تایبەتم هەبوو لەگەڵ برای شاعیر جەمال غەمبار لێم پرسیوتم کاک جەمال هەرگیز بە دیار نووسینی شعرێکەوە گریاوی نکۆڵی لێ نەکەوتی بەڵێ هەمان پرسیار لە جەناب دەکەم هەرگیز بە دیار تابلۆیەکتەوە گریاوی چەندین جار چۆن
لە ڕاستیدا گریانەکان جۆری هەیە هەندێک جار لە سەرەتای دەستپێکردنی هونەرمە بیرمێت ڕۆژە لە یەکێک لەوانەکانە کە دەستم پێکرد تەسەورم کرد لە کاری کارکردن نابووم تەسەورم کرد کە من ئەو شتە فێر نابم زۆر ئەستەم بوو یەکەم جار دەستپێکێکی زۆر قورس بووە من بۆیە هاتمە دەرەوە و یەکێک لە هونەرمەندە ئازیزەکان و کاتە مامۆستام بوو زۆر دڵنەوەی کردم وتی سەرەتایەوە دەستپێکی هەموو کەسێک ئاشێت قورس بێت ڕاستە بەڵام دوجار ئەم گریانانە بەڕاستی گۆڕا هەندێک جار خەمێکی قۆڵەیە بەڕاستی خەمێکی قۆڵەیە و گریانێت یا هەندێک جار کە کاتێت تۆ ئەتەوێ شتێ بڵێ لەبەر ئەوەی تۆ لە چرکە ساتی ژیانای لەگەڵ ئەو قەزیە ئەو ئینە ئەو تێکستات و کاری لەسەرەکەی ئەشێت بتگرێنێت و هەندێک جار و ئەشێت زۆر ئاسوودەت کات و بوو خاتە پێکەنین بەڵام هەموو بەڕاستی ئیشەکان کارکردنەکان بە زۆربی و کارانی کەم کاریش مەسن ئەو قەزەیانە بوون کە قەزەی خەم ئامێز بوون قەزەی بەشیکان ئەو کارەساتانی بۆیە زۆر جار گریاندومی بەڕاستی بە تاپەتی کارکردم لە کارەساتی ئەنفالە کارکردم لە هەڵەبجەیە زۆر جار گریاندومی لەبەرەوەی ئەو قەزێ لەو لەحزات و لەگەڵ یاژیت یەکێ لە دۆسە گرنگەکانەوەیە کارەساتی هەڵەبجە ئێژگار گەورەیە ئەنفال کارەساتێکە هەمیشە لە ناو ناخی مرۆڤی کووردا دەمێنێتەوە هونەری کوردی ئەو تابلۆیانەی کە تۆ بۆ ئەنفال کردوتن ئەو تابلۆیانەی کە بۆ هەڵەبجە کردوتن بەقەد گەورەی کارەساتەکەن بە دڵنیاییەوە نەخێر بە دڵنیاییەوە نەخێر لەبەر ئەوەی هەموو ئەو کارەساتانی بەسەر کوردات و بە تایبەتتر بەڕاستی کارەساتی ئەنفال و هەڵەبجە زۆر لەوە گەورەترن من یا هەرێکی کە بتوانێت لە ڕووی تابلۆیەکەوەیان لە ڕووی ئیشێکی هونەریەوە حەقی خۆی پێبایانی بەقەد گەورەی کارەساتەکە بێ بەڵام ئەشێت ئەمانە محاوەلەی زادین ئەمانە ناساندنا لەوە چە من بۆ نمونە هاتوومەتە وڵاتێکی دەرە و ئەوروپی من لێرە کاتێککە باسی هەڵەبجەیان بۆکەم یانە خودت ئەنفالیان بۆکەم ئەم سوڕیالیان دروست نابێت تێناگەن لەوەی کە ئەم شتە چۆن بوو بەس کاتێک لە ڕێی لەوە حەیەک و تابلۆکە ببینن زووتر ئەم خیتابە ئەگا بەڵام بەڕاستی کارەساتی هەڵەبجە یاخود ئەنفال یاخود هەموو کارەساتدانەی تر لە ڕاستی کارەساتی هەر میلەتێکی تر بوون بۆ نمونە وڵاتێکی وەکو ئەمریکا یاخودی ئەوروپا یا هەر میلەتێکی تر بەڕاستی ئێستا دەیان کاری گەوری لەسەر کرابوو دەیان پرۆژەی گەوری هونەری فیلمی سینەمایی و هەموو شتانی کراوە بەس بەداخەوە کەمترین بایەخی پێدراوە و تا ئێستا تا ئەم چرکە ساتە نەبووتە کەرەستەیەکی زیندوو نەبووتە کەرەستەیەک بۆ هەموو هونەرمەندان بەعام کاری لەسەر بکەن و تێکستی زیندوی لێ دروستکەن و بەڕاستی لەو ڕێوە کورد هەم بە هونەری کوردی و هەم بە کورد وەکو خۆی وەکو میلەتێک بناسن بەدنیا تۆ خۆت چەند بڕوابەوەیە کە تابلۆ سەرگروشتەیەک دەجێڕێتەوە تابلۆ هەمیشە تاموو تابلۆی هەڵگری حکایەتێکە هەڵگری چیرۆکێکە بەڵام پلەبەندەکان زۆر جیاوازە ئێستا هونەر بەس لە تابلۆیان نەماوەتەوە ئێستا من بخۆم ئەم دوایانە ئیشەکانی دوای منە بەس تابلۆ نیە تێکەڵا کوردنی تابلۆ لەگەڵ کاری بۆیە ئەشێ لە قۆناغێک لە قۆناغەکانە یاخود مەدرسەیەکی تایبەت قوتابخانەیەکی تایبەتی هونەری هەڵگری چیرۆکێکی تایبەت بێ بۆیە لە ڕاستیدا ئێستا زۆر گۆڕاوە قۆناغە هونەریەکان و کارکردنی هونەری ئەشێت هەندێک جار تەنها خێداڵێکی توانین بڵین پەیامێکی ئستاتیکی هەندێک جار پەیامێکی تەکنیکی هەیە هەندێک جار پەیامێکی بەڕاستی فکری هەیە بۆیە هەندێک جار هەموو هەڵگری کۆی ئەو شتانەیە بۆ ئێستا جیاوازترە لە جارانەیە ئەو هەموو پەیامانی کە باسی کرد ئێستا بەهۆی بەرەو پێشچوونی بەکارێرانی کۆمپیوتەر یا تەکنۆلۆژیای نوێ زۆر جار لە تۆڕی سۆشیال میدیادا من دەیبینم هەندێک لە هونەرمەندان دێن بە کۆمپیوتەر تابلۆکانی خۆیان دەکێشن ڕەنگەکان تێکەڵەکان یەکەکانی تابلۆکە بە یەکەوە گرێ دەدەن بەڕای تۆ ئەو جۆرە تابلۆیانە کە تەکنۆلۆژیای نوێ بەشدارە بێت یادا هەمان ئەو هەستەی هەیە کە هونەرمەندێکی وەکو تۆ یان هەر کەسێکی تر بە ماندووبوونەوە و بە ئەحساسەوە فڵچە و ڕنگ بەکارێنێ و لەسەر تەختی تابلۆکە و بە دڵنیاییەوە جیاوازە چکە دوو شت هەیە ئێمە ئاگاداری بین یەکێک لەوانە تەکنۆلۆژیا خۆی ئێستا بمانەوێت و نەمانەوێت ینی کۆنتترۆلی بەشێکی زۆری ژیانی هەر یەکێک لە ئێمە کردووە لە بەروی بەردەوام لە ڕێی مۆبایل و هەم شتانی کە بێمان بەڵام ئەبێ ئەمە بزانانی دەوەی کە تەکنۆلۆژیا چۆن بەکارێت تەکنۆلۆژیا ئەمە وەکو کەرەستەیەک بەکاری بینینەوە بۆ ناو تێکستێکی هونەری یاخود ئەوە تا لە ڕێی تەکنۆلۆژیا و ئێمە ماوەی هونەر بڵێن بەڕاستی ئەم دوشتە زۆر جیاوازە تەکنۆلۆژیا کۆنتترۆلی ئێمە بکە یاخود ئێمە کۆنتترۆلی تەکنۆلۆژیا بکەین بۆ تێکستێکی هونەری بەداخەوە هەندێک جار کار لەسەرەوە کراوە کە
تەکنۆلۆژی لەڕێی تەکنۆلۆژیا خراپ کوشتنی ڕۆحی بەڕاستی هوەرە هەندێک جار تەکنۆلۆژیا بەڵام لە پاڵ ئەوش ئیشی جدیدی لێ کراوە ئیشی بەس من بۆ خۆم باوەڕم وایە تەکنۆلۆژیا ئەبێ بەکاربێنرێت وەکو کەرەستەیە لە کەرەستەکان لە هوەرە نەک وەکو کۆی کەرەستەکان. کەمال عەبدوڵڵا چ ڕەنگێکی لە ڕەنگەکانی تر خۆشەویسترە لە لای؟ لە ڕاستی هەمویانم خۆشە لەورەی هەمویان من بەکاریانێنم هەمویان وحدەی جیاوازن و هەڵگری هەمویان هەڵگری پێناسێکی جیاوازن بۆ من بۆیە شێت بڵێم هەر هەمویانم خۆشەوە و هەمیان بۆ من گرنگن. زۆرێک لە تابلۆکانی تۆم بینیوە بەڵام ئەلبەت لەسەر فلاش درایڤ و لە ڕێی کۆمپیوتەرەوە نەک بە ڕاستەوخۆ لە بەردەم تابلۆیەک تا وەستا بم زۆر سەرنجی ڕاکێشاوم. هونەرمەندێکی وەکو ئاری بابان مرۆڤ تێکەڵ بە ئاسمان دەکا بۆ بەیەکێ لە تایبەتمەندێتیەکان سوعات ستار بڕوای بە چوارچێوەی تابلۆکان نییە یان دەیان شکێنێ یا چوارچێوەی بۆ دانانێ. ئەی تۆ دیسانەوەش جیاوازیەک هەیە من هەموو دروستکردنی ستایلێکی تایبەت و گەیاندنی ئەو شتێکی ئەتوێ بە مەنزڵ پێویستی بە جۆرە لە جۆرەکان بە تەمەنێک هەیە بەشێک لەو کەسانی کە جەنابەت باسێک تەمەنێکە لە کارەکەن و بیرۆکێکی جیاوازیان هەیە و ڕاستی ئەفکاریانێک من جیاوازترە من وەکو گەنجێکم ئەوان تەمەنێکیان هەیە لە کارکردنا بۆ نمونە کاگاری بابان وەکو تا ئەم چرکە ساتەش بە ڕێبازی سوریالیزم ئیشەکە لە ئەوروپا کاتی خۆی کاری پێکراوە بەرحاڵ هەرێکێکی تریش لەوان بەڵام لە ئێستا من بەڕاستی بەدوای شتێکە ئەگەڕێم کە کامە بەردەوام بەدوای خۆمە گەڕێم ئەنی بە کورتێکی چۆن توانی خۆ بدۆزیتەوە ئەشێت کەرەستەیە دۆزیتەوە وە زۆر شتم تاقی کردوێتەوە زۆر شتم هەیە ئەوەی کە ئەمە پێی بڵێم ئەوشتانی کە هەمە بیڵێم بەڵام لە ڕاستیدا ئێستا تقریبان ئەوەی کە زۆر کاری لەسەرەکەم سروش تەڵی ئەخۆیەتی وەکو ڕگەزێک وەکو یەکەیەک وەکو کەرەستەیە کە کاری لەسەرەکەم و هێنانەوەی هەندێک شتی زیندوی سروشتەوە ناو کارەکانم بۆ نمونە تازەترین کارم هێنانەوەی گەڵا بە زیندوی و دیسانەوە بەکارهێنانەوەی لە ئیشێکی هوەریە و کردنی بە پارچێکی هوەری چونکە بیرمان نچێن بەردەوام گەڵا لەگەڵ هەر ڕۆژنی هاتنی بزستانە لە پاییز هەم و گەڵانەتیاچێ تۆ هێنی توێکی تو پارچی هوەری و زەمەنا وەستنی کە ئەشێت بۆ 50 ساڵە ئیشە نمایشکرێ بۆیە ئێستا ئیشکردن لەسەر تەبیعە بۆ من زۆر گرنگە و کاری لەسەرەکەم لە پاڵەوە هەندێک قسەی کوردی بەڕاستی خوێندن چەند یارمەتی داوی جەنابەت وەکو دەرچوویەکی پەیمانگای هونەرە جوانەکان دواتر لە ئەکادمیای هونەرە جوانەکان و ئێستاش کە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا خەریکی خوێندنی چەند یارمەتی دا لەوەی کە خۆ بدۆزیتەوە هەندێک جار ڕاستە خۆ دۆزینەوە یان خۆت بەدەستێنانی بیرۆکێکی سیاڵێکی تایبەت بە خۆت شێوازێکی تایبەت بە خۆت پەیوەندی بە خوێندنیە بەڵام بەڕاستی ئەمە ڕێگەکانت بۆ کورت دەکاتەوە خوێندن ڕێگەکانە زۆر بۆ کورت دەکاتەوە زووترەگەیتە ئەوە جگە لەوەی کە خوێندن یەکێک لە شتە گرنگەکانی ئەوەیە بە عیلمیانە تۆ شتێکی ڕێکی ئەکادمی و شتەکانەکەیت و ئەزانی ئەوەی کە ئەتەوێ بڵێ چی بەڕاستی ینی و هەمووکردنی هەموو شتێک یاغوتنی هەموو شتێک لە خۆ نییە و دیارە شتێک لە پشتیوەتی بۆ باگراوەندێکی هەیە و تەجروبەیەکت هەیە ئەو شتێک لە گرنگەکانی خوێندن ئەوەیە بۆ نمونە کۆی ئەو شتانی کە ئێستا جەنابەت باسی کرد کە من خوێندومە هەندێک جار لە دوایترین خاڵات و شەڕ نییە هەموو ئەوانە بەکاربێنیتەوە وەکو ئانە ئیشکەیت ئەشێت ئەوانە هەمووی وەکو کەرەستە بن وەکو خێبرە بن وەکو شارەزایەکی تۆ بن تۆ بەکاریان بینی لە ئیشێکی لە ستایلێکی نوێە هەموو ئەوانە سەپۆرتی تۆکەن پشگیری تۆکەن بۆ دروستکردنی شێوازێکی نوێ بۆ دروستکردنی بۆ وتنی ئەوەی کە هاتە بۆ وتن لە سەرەتا ئەم گفتوگوۆیەدا ئاماژە بۆ کرد کە لە پەنجاکانی سەدەی ڕابردووەوە هونەرمەندانی کورد سەردانی ئەوروپایان کردووە یا تیایدا خوێندویان و دواتر گەڕاونەتەوە ئێستاش جەنابەت وەکو هونەرمەندێکە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایی تو دەگەڕێیتەوە ئەم پرسیاریان وەکو هونەرمەندێک لێتی ناکەم وەکو بینەرێکی تابلۆ کاتێک کە سەیری تابلۆیەکەکەی بە دەستی ڕەنگینی هونەرمەندێکی کورد لێرەش لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا با بڵێن لە شاری بۆستن دەچی سەردانی پێشانگای هونەرمەندێکی ئەمریکایی دەکەی هەست بە جیاوازی دەکەی هەندێک جار توانای زۆر باش لە وڵاتە هەن گەنجی زۆر باشن هونەرمەندی زۆر باشمان هەن بەس جیاوازی لە شوێنە لە شوێنی نمایشکردنایە لەو پێگایە کێشەی هونەرمەندی ئێمە یەکەمین شت وەکو مرۆڤ هەڵگریشون کێشی شوناسی هەیە کاتێک کە تویتە بۆ نمونە من هاتوومەتە وڵاتە یەکەمین شت من هەڵگریشون کێشی شوناسم هەیە شوناسایە تۆ چ میلەتێکی تۆ کوێی خەڵکی کوێی وڵاتی کوێی بۆیە بۆ نمونە
کارکردن کاتێک هونەرمەندێکی ئەمریکی کارەکات یا هونەرمەندێکی ئەوروپی کارەکات لە ڕاستیدا یەکەمین شتەوەی کە گرنگە بۆ و چانسی هەیە چانس بۆ ئەوەی کە بتوانێت خۆی بدۆزێتەوە تو خۆی بناسیێنێ بتوانێت خۆی بە دنیا بناسیێنێت بەس هونەرمەندێکی کورد بەڕاستی هەندێک جار وەکو سەربازی ونوان چەندین هونەرمەندی جدیمانەیە کە تام لە چرکە ساتە چەندین نەوەیان پێ دروست کردووە چەندین نەوەیان پێگەیاندووە ینی ئەمانە وەکو سەربازی ون لە پشتەوەن بەڕاستی هیچ جوهدێکیان دیار نییەوە هەندێک جار لە ناسینی ئەوان لە سنووری شارێکا تێپەڕی نەکردووە و هەندێک جار بۆ نمونە ئەکادیمی هونەرە جوانەکانی هەولێر بۆ نمونە مامۆستایەک لە ئەکادیمیای هونەرە جوانەکانی سلێمانی ناناسێت و ئەنی کێشەکە لەوایە چانس نییە بۆ وڵاتە و فرسەتێک نییە بۆیە جیاوازەکە هەندێک جار پەیوەندی بە شوێنەوەیە و هەندێک جار بەڕاستی توانای باشمان هەیە بەڵام زۆر نین ئەویش بەسەوەیە بیرمان نەچێت وڵاتێکی وەکو ئەمریکا وڵاتێکی وەکو وڵاتانی ئەوروپا بەڕاستی خاوەنی مێژوون خاوەنی شارستان خاوەتی ئەرشیفن خاوەنی هەموو شتێکن خاوەنی کۆی ئەو مەدرسە تازانان لە دنیا تا ئەم چرکە سادەکە لە ئەمریکا سەریاڵاوە بەڕاستی ئەوان خاوەنین و ئەوان کاریگەریان کردە سەرمام بۆیە جیاوازەکە بەڵێ جیاوازی هەیە و قەناعەتم بەوەیە تێدەگەم چەند کەوتویتەتە ژێر کاریگەری هونەرمەندانی ئەوروپا یا ئەمریکاوە لە کاتی خوێندنمە بەدڵنیایەوە هەم من و هەم هاوڕەکانم کەوتونەتە ژێر و کاریگەریە چونکە بمانەوە یان نەمانەوە مامۆستاکانیشمان هەڵگیری و کاریگەریە بوون دوجار گەوەسراوەتەوە بۆ هیچ خوێندکارەکانیان بۆیە هەمومان هەڵگیری هەم لە ڕووی تیۆری و هەم لە ڕووی پراکتیکەوە زۆرە لە کارەکان ئەگەر بە تایبەتی سەرەتایی کارەکان سێکی هەستەکەی هەوڵدانێکە دیسانە بۆ کۆپیکردنەوەی کارێکی ئەوروپی یان هەوڵدانە بۆی هێنانەوەی دیسانەوە بەشێکی گواستنەوەی بەشێکی کاری ئەوروپی بۆینەوە کارە کوردیەکان بەس وردە لەگەڵ کامەڵبوونی تۆیە تێگەی کەتەوە بێ شوناسی خۆتە بێت و هەڵگیری شوناسێکی تایبەت شوناسێکی زیاتی خۆتە بێت بۆیە ڕاستە تەسەوڕەکەم ینی ئەوە کەم تاسووە لە ئاخیرا یاخۆ لە کۆتاییە تۆ توانیت دەرچیلەوە ئەگە بتوانیت کاکەمالیەکی لە پرسیارەکانی تر ژمارەیە گەلەری هەن بەڵێ هەر هونەرمەندێک کاتووە بەجیا گەلەریەکی بۆ خۆی کردوێتەوە ئەم گەلەریانە تعبیر لە ڕێبازێکی هونەری جیاد دەکەن یاخۆ هەر گەلەریەکی ئاساییە و کارەکانی خۆی تیان نمایش دەکات و تیا دروست دەکات بەڕاستی یەکێکە لە کێشە گەورەکان لە وڵاتی ئێمە نەبوونی گەلەریە نەبوونی شوێنی نمایشی کاری هونەریە کە ئەمەش خوێندنەوەیکی بۆ گرێت کە لە وڵاتەدا تا ئەم چرکە سادا وەکو پێویست ڕێز لە هونەر ناگیرێت و نەبەشێک بەشێک لە پەروەەردە بۆیە گەلەریەکانیش کەم تاسۆر احتیمان گرنگیان پێ نەدراوە و ئەو گەلەریانی کە هەن لە ڕاستیەک لە ئێستادا گەلەریەکان لە هەستی جوودی شخصیان و هەندێک لەوانە ماڵەکانی خۆیان کردوە بە گەلەری و هەندێک شوێنی دراوە لەلایەن حکوومەتەوە کە بەڕاستی ماڵ بوون و هەندێک هونەرمەند ئەی پارێزم وەکو پاراستنی و ماڵانە بە تایبەتی هەندێک لە شوێنی ماڵکەنی لە شاری سلێمانی بۆ نمونە بۆیە گەلەریەکان ئەم هەوڵانە زیاتین بەڕاستی بخرێتە چوارچەوەی سیستمەوە دەسەڵات و سیاسەتە وڵاتەیە لەبەر ئەوەی ئەوان بڕیار ئەدەن نەزەر کۆی شتەکان لە وڵاتەدا ئەبێ باوەڕ بەوە بهێنن کە گەلەری کە هونەر گرنگە بۆ وڵاتە و یەکێکە لە خەسڵتە گرنگەکانی هەر میلەتێک یاخۆ هەر وڵاتێک بۆ ناساندنی تۆ بۆیە گەلەرەکان هەمووی هەوڵی زیاتین و نەچونەتە چوارچەوەی سیستمەوە وەکو پێویست شوێنی نمایشمان نییە لە ڕاستیدا ینی بەڕای جەنابکردنەوەی مۆزەخانەیەکی تایبەت بە هونەری شێوەکاری پاراستنی ژمارەیە تابلۆی ژمارەیە لە هونەرمەندان وە ساڵ بە ساڵ زێت بکرێت یاکەم بکرێ ئەمە چەند گرنگی دەبێت لە بەرەو پێشبردننی هونەری شێوەکاری کوردی زۆر گرنگە لە ڕاستیدا ئێستا هونەرمەندانێکی زۆرمان هەن کە کارێکی زۆریان کردووە ئەم کارانە نازانرە چی لێ بکرێت شوێنە نییە بۆ ئەرشیفکردنی شوێنە نییە بۆ نمایشکردنی لە هەموو دنیای گەلەری هەیە ئەم گەلەریانە ئەرکی کۆکردنەوەی ئەو کارە هونەریانەیە کارە هونەریە جدیەکان ئەڵبەت هەموو کارێکیش لەگەڵەوەیە بەڵام لە وڵاتە شوێنێک نییە ئەو کەسەی کە ئیشێکە کات ئەو گەنجێکە هونەرمەندێکە ئەو کە ئیشەیەکە لە کۆتاییە نازان ئیشی چی لێ بکات هیچ شوێنێک نییە بۆی بەرێت کەسێک نییە تیم گرنگی پێبات یان ئیشەکان لە ماڵەوە لە شوێنەکەی خۆیان لە سودوکە کەڵەکە ئابن کە ئەمانش ڕاستیدا کە تۆ بەردەوام ئیشکی ئیشانە نازانی چی لێ بکەیت بۆی شوێنێ نییە بۆ ئەرشیفکردن بۆ کۆکردنەوە بۆ نمایشکردنی ئەم کارانە و شوێنەکە بێتون کە نمایشت کرد کاتێک گەشتیارێکیت کاتێک کەسێک لە وڵاتەیەت کاتێک هەر کورد وەکو تاکی کوردی ئاگاداری ئەو مێژوو بێ لە وڵاتە چی ئەگوزارێت بۆیە شوێنێک نییە ڕاستیدا ئەمە کێشەیە لە ئەم کێشەیەش سەرچاوی پێم وایە سەرچاوی گەڕێتەوە بۆ پەیوەندی کە
تا ئێستا لە پەروەردەی ئێمە هونەر نەبووتە بەشێکی زیندوو هونەر نەبووتە ئەوەی کە وەکووانێک لەوانەکان بوترێتەوە وەکوونەر نەبووتە وەک چۆن بیرکاری گرنگە و چۆن دوانەیەکی ترگرنگە بۆ مەناڵێکە لە خۆناغی سەرەتایە دەرزە خوێنێت بەڕاستی زۆر گرنگە هونەر بکرێتە بەشێکی زیندوو بەداخەوەنی لەم دوایانە من تازەترین کە ساڵی 2013 تازەترین شتێکێک گوێم لێ بۆ لەلایەن مامۆستایکی بەڕێزی ئاینیەوە کە زۆر سەرسەختانە زۆر سەرسەختانە باس دەواکە کە هونەر حرامە وێنەکێشان حرامە و تا ئەو ڕادەی کە ئەو کەسەی هونەرمەندی وێنە کێشە هونەرمەند بەعامەوەی کە وێنە کێشەوەی کە پێکەرێکتا ئەوەی کە وێناگری تەنانەت فۆتۆگرافی کۆی ئەوانە تەنانەت ناوە بە مجریم ناوە بە زاڵم ناوە بە مەلعون و بەداوا لە خەڵکەکە خۆتان دوورگرن لەمانە تۆ ئەگەر سەرنجی ئەم خیتابە بێ ئەم خیتابێکی زۆر ترسناکە کە تۆ بەنامۆکردنی هونەرە لەناو کۆمەلگایەکە چکە لە ئێستادا مامۆستایانە بەڕێزەکان زۆر خەڵکانێکی زۆر گویان لێگرن بەڵام کاتێک ئەبینی کە مامۆستایکی ئاینی بەم جۆرە قساکە و خەڵکانێکی زۆر تێگەێنێ کە ئەم کائینێکی نامۆی لە مجتەمەع کائینێکی بێزراوە کە خەریکی پێی وایە ئەمە شەریک دروستکردنە بۆ خوا لە ڕاستیدا ئەمە ناڕاستەوە خۆ ڕاستە خۆ کاریگەبی بۆ کۆمەلگا کە ڕێز لەو قەزەیە نەگرێ و ڕێز لەو بەرهەمە هونەریانە نەگرێ بەداخەوە کە ئەمە ینی بەداخەوە کە ئەڵێم کە هیچ شوێنێکی شنێ نایە دەنگ لەسەر ئەمە هیچ مؤسسەسێکی هونەری کە ئێمە سندیکامان هەیەیان نووسری لەباری هونەرمانەیە هیچ شوێنێکی نەیە دەنگ کە ئەم دەنگانە لەکوێیان و ئەم دەنگانە بۆچی نەمتانە هاوترێ بەداخەوە بۆ ئەم حاڵەتە هەبێ خۆیەوە پرسیارێکی زۆر وروژێنەرە بەڕاستی ینی پێویستە لایەنەکان ئەوانەی کە بەرپرسن لەو مەسەلانە وەکو دامەزاوی حکوومەتی ینی لەسەر ئەو شتانە بێنە دەنگ ئەی هونەرمەندان خۆیان هاتنە دەنگ هیچ کەسێک ناتوێتە دەنگ زۆر تێپەڕی بە کۆمەلگای ئێمە لەناو کۆمەلگایە لەناو بازە باشووری کوردستانەکەم باز لە ئەو چوار محافەزەیەکەم بەڕاستی زۆر بە ئاسانی تێپەڕی و مەلای قسەی خۆی گرێت و مامۆستا ئاینە قسەی خۆی کرد بەڕاستی قسە چۆتە ناو خەڵکەوە ئەگەر سەرنج بێت لە ئەتوانی لە یوتیوب و ڤیدیۆیە ببینیت لە سایتە کۆمەڵایەتەکانە ببینی کە زۆر بینەرێکی زۆر باشی هەبووە کە سەیر بکەیت چەند هەزاران کە سەیری کردووە کەواتە کەم تا زۆر ئەمە کاریگەری جێڵێ لە ڕاستیدا چکە مامۆستایانی لە ئێمە مامۆستایەکی گوێی بۆ ژیرت بووە من باوکی من پیاوێکی ئاینیە کاتێتە چتە مزگەوت مامۆستای قسەی بۆ کات لە ڕاستیدا کەێتەوە کوڕەکە خەریکی وێنە کێشانە یا خریگەکە ئەمە ناڕاستەوە خۆ لە شعوری ئەمە شتی جێشتووە ڕوانینی بۆ منە گۆڕێ ئەمە ئەگە سەرنج بێت لە کۆمەلگایە بە ئەم کۆمەلگا کاریگەری بێ بۆ مامۆستاکانمان بۆ پەروەردەمان ئەمە کێشەیە تۆ چۆن هونەرمەندێک ئەشبهێنی بە مجریمێک بەڕاستی وەزیفەی هونەرمەند کوشتنی ئینسان نییە کوشتنی جوانەکان نییە و وەزیفەی هونەر دروستکردنی جوانیە و هەوڵدانە بۆ ئینسانەکانی تر جوان ببینن لە کۆتاییا من وەزیفەم چییە ئەمێ کوتلەیەک لە جوانی فۆرمێک لە جوانی بخەمە بەرچاوی جەنابێت تۆ جوانتر ببینی لەبری ئەوەی سێری شوێنێکی ناشینکیان کوتلەیەکی ناشینکەی هەوڵم تۆ کوتلەیەکی جوانتر ببینی چای تۆ جوانتر ببینی ئیشی مۆسیقارێک ئەوەیە کە تۆ گوێی تۆ باشتر ببیستێ جوانتر ببیستێ ینی هەر یەکەی وەزیفەی خۆی بۆ دنیاکەی بۆ جوانترکردنی دنیای تۆ بەس بەڕاستی لە کاتێکا تۆ ئەبی بە مەلعون لە کاتێکا تۆ ئەبی بە مجریم ئایا یابی بە ملحید یابی بە مشرێک یا بۆ کۆمەڵە نازانن بەڕاستی ئەمە کێشەیە ئەمە پێویستە ئەمە خاڵی لەسەر وەستانە نابێت تێپەڕێنرێت بەڕاستی کە ئەمە بۆ ئایندە زۆر خراپە ئەگە سەرنجی ئەم وڵاتانە بین بەڕاستی ئێستا من کە هاتوومەتە ئێرە جیخۆیەتی باسی بۆکەم کە هاتوومەتە ئێرە خۆتە هەندێ شوێنی ترم بینیوە هەستەکەی یەکەمین شتێک کە ئەوان شانازی پێوەکەن بەڕاستی هونەریانە یعنی تاکەکان ئەوە وعی هەیە کە کاتێک کەسێ باسی هونەرێ بووە کەسێ باسی کە ئەڵێ من شتێکە زانم بەڕاستی سەرسامێکی هیچکار دەرەبڕێ ئەوەندە لە پەروەردەیانە لە منداڵیەوە جگەلەوەی هەریەک تاکییان بەقەدر هونەرمەندێکی ئەتوانم بڵێم کورد یەک دنیا مێژووی ئەزانێ لەسەر هونەری شێوەکاری لە هەموو دنیاە لە وڵاتەکەی خۆیان لە بەروی لە پەروەردەیانە فێرکراوەنە قەزەیە زۆر گرنگە و ئەگە سەرنج بین بورات درێژم کردەوە ئەگە سەرنج بێ بۆ نمونە وەزیفەی هونەرمەند لە وڵاتی ئێماونە دوور خراوەتەوە خاوەنی بڕیار نییە لە ڕێخستنی وڵات هەیە سەرنج بێ لە هەر شوێنێکی دنیا لە هەر ماڵەکە تایبەتی لە ئەوروپا و ئەمریکا هەموو ماڵەکان بەشێک کاری هونەریان کرۆ بە بەشێک لە ژیانیان بەشێکە لە ژیانیان تۆ چتە ماڵێکەوە ئەگە لەوحەیە
لە ماڵەکەیان نەبێت ینی جۆرێک سەیرە بەڵام ئەو لەو حەیەش دیسانەوە ئەگەر ئۆرجینال وێم لەو هەیە ئەسلی بێ هونەرمەندی کردی بێت زۆر گرنگترە بەڵام ئەگەر لە وڵاتی ئێمە سێرکەیت وڵاتێکی ماڵەکانمان لەبری ئەوەی لەو حی هونەرمەندەکان بکەڕنەوەی هەڵی واسن فۆتۆگراف فۆتۆی سینی نازانم چی لەم بابەتان هەڵوەسراوە کۆی شارێک سەری کۆمەلگای ئەمەکەی شارەکانی ئێمە بکەی وڵاتەکەی ئێمە بکەی کۆمەڵ شارێکی ڕاساسی لە هەمووی کۆنکرێت و هیچ هەستەکەی وەز ئەم شارەنە هونەرمەندی تایە منە وڵاتەنە هونەرمەندی تایە بۆی قرار بە کە لە دنیاە هەموو شوێنانی کە خاوەن بڕیارن ڕاوێژکاری هونەریان هەیە ئەوان بڕیار ئەیەن کە لەوەی کە وڵاتە چۆن بێ وڵاتێکی ملەوەن دروستکەی بڕاستی وڵاتێکی زۆر ڕوسپیمان هەیە ڕساسیمان هەیە کە لەوە هەستەکەی فعلەن وڵاتی نەوتە پس نەوتی لێ بەرهەمێ جوانی لێ بەرهەم نایە کە کتێبی لێ بەرهەم نایە کە قەسیدی جوانی لێ بەرهەم نایە کە شاعری گەوریتیان ناژی بەداخەوە کە ئەمانە دڵخۆشکردنین و بەڕاستی جۆرە لە جۆرەکان ئومێدکردن کاکەمال ماوەی بەرنامەکەم هەر ئەوەندەمە و دامەدامان دەکەمە دواپرسیارم لەگەڵ بەڕێستانە ڕەخنە لە بواری شێوەکاریدا چ جۆرە ڕۆڵێکی هەیە چەند توانیوێتی ئەم هونەرە لە ناو کۆمەلگای کوردیدا بەرەو پێش بەرێ ڕەخنە چەند توانیوێتی جی خۆی بکاتەوە و بڕوا متمانەیەک لەلایەن خوێنەری ئەو ڕەخنەیە کاتێک کە سەیری تابلۆیەک دەکات دروستکە کێشە وەکو هونەری شێوەکاری وەکو هونەر بە گشتی لە کوردستانە و هونەری کوردی گەورەترین کێشەی تا ئەم چرکە ساتە نەبوونی ڕەخنەیە دەبڕی ڕەخنە ئەم چرکە ساتە ڕەخنە نییە و هەر یەکێک لە ئێمە بۆ خۆم ئێستا من کارەکەم شتێک نییە من جیاکاتەوە لە گەنجێکی تر شتێک نییە بە من بڵێت تۆ لەو قۆناغەیە تو ئەوەت خراپە ئەوەت باشە ئەوەت بەرحەڵ کێشەی گەورەی هونەری کوردی لە ئێستاە بەڕاستی نەبوونی ڕەخنەیە لە هونەری شێوەکاریە ئەوەندەی باشتر ئاگادارم لەم دوایانە کۆمەڵە تا ئەم دوایانەش کە بەڕاستی هیچ شتێکمان نەبوو ناوین ڕەخنەبێ ئەشێک و تارمان هەبوو بێت ئەشێت شتێک مسراوە لە دەربارەی مێژوو کەویش زۆر کەم بوون بەڵام ئەم دوایانە کۆمەڵە هەوڵ درراوە لەلایەن کۆمەڵە هونەرمەند و نووسری زۆر ئازیزەوە کە جێی دەستخۆشیە جێ ڕێزگرتنی ئەوانەیە بەڕاستی یەکێک لەوانە بەڕاستی هونەرمەندی بەڕێزوهبی ڕسوور کە دوای لەم ڕۆژانە کتێبەکەی جەنابی بەدەستکەیش کە هونەری کتێبێکی نەقدیە کە زۆر تازەیە بۆ هونەری شێوەکاری کوردی بەڕاستی بۆ هونەر بەگشتی و بەتایبەت بۆ شێوەکاری کە باس لە خوێندنەوەیکی ڕەخنە ئامێزە بۆ کۆمەڵە کاری لە هونەرمەندان لە پاڵەوە لە نمونەی کارکردنەکان و یاخود ڕەخنەکانی بەڕێز دکتۆر چەزا بەکردکەویش مامۆستا لە کۆلێژی هونەرە جوانەکان ئەم هەوڵانە بەڕاستی هەنن بەڵام هەوڵەکان ئەوەیە هەوڵی زیاتین هەوڵەکان زۆر کە من بەراوردیکەین بە کۆمەڵێ بۆ بەنیکە ئێمە لە کۆتاییە خاوەنی ڕەخنەنین ئەمە سەرەتاکانی ڕەخنەیە کە زۆر درەنگە خۆشەویستانم هونەرمەندی شێوەکار کەمال عەبدوڵڵا میوانی ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا بوو کاکەمال زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوە سپاس بۆ ڕخسانیم دەرفەتە سپاسدانەکەم